یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە گشتی و پارێزگای کەرکووک بە تایبەتی حزب و هێزە سیاسیە کوردستانیەکانی کەرکووکی هێناوەتەوە باوەڕێی یەکلیستی بۆ کورد باشترین ڕێگە چارەیە تا بتوانێت ڕووبەڕووی مەترسیەکانی ئەو یاسایە ببێتەوە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان یەک هەڵوێستی و یەک دەنگی نێوماڵی کورد لە شارەکە بە گرنگ دەزانن، بەڵام لە بەرژەوەندی کورد نەک یەکلیستی لە بەرژەوەندی حزب بەکار بهێنرێت. ئەوەشی کە زۆر گرنگە ئێمە کە باس لە یەکلیستی و یەک هەڵوێستی و یەک ڕیزیەکەین، ئەوە زۆر گرنگە کە ئێمە بۆ داهاتوو هەموو وردەکاری ئەو پرۆژەی تیابێ بەڕێوەبردننی ئەم شارە چۆن بێ، هەروەکو ڕابردوو بێ و مەسەلەن قۆڕەخکاری تیابێ، هەروەکو ڕابردوو بێ و هەرچی دەسەڵات و پۆستێ لای کۆمەڵە هێز بن نابێ لە ئێستاوە ڕێکەوتنەکە گشتگیر بێ بۆ داهاتووی کەرکووک بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی کەرکووک هەموو ئەو وردەکاریانی تیابێت کە هێزولانە سیاسەکانی تریش بەشدار بن لە بەڕێوەبردننی شاری کەرکووکە. دیارێ مۆگو بزوتنەوەی گۆڕان یەک ریزی و یەک هەڵوێستی لێنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک زۆر بە گرنگ دەزانین بۆ سەرجەم پرسە سیاسیەکان و بە تایبەتی هەڵبژاردنەکان، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەبێ ئەم یەک ریزی و یەک هەڵوێستیە لەسەر ئەساس و بنەمای بەرنامەیەکیدا ڕێژراو بێ، سەرەکی ئەو بەرنامەیە لە خزمەت خەڵک و خاچی کەرکووک کابێ. بۆیە زۆر گرنگ گەر یەکیشەتی و پارتی دەیانەوێت ئەو یەک ریزی و یەک هەڵوێستی کە هەموو ئامانجبانە دروست بێت دەبێت دەست لە بەرژەوەندی حزبی دروستکەن هەڵگرن، کەواتە ئەوەی کێشەی گەورەیە هەردوو حزبی دەسەڵات زۆر جار بینیمان یەک ریزی و یەک هەڵوێستیان دەوێت بۆ خزمەتکردنی بەرژەوەندی حزبی و دەستکەوتی حزبی. سەرباری مەترسیەکانی یاسای نوێی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بەڵام تا ئێستا کورد هەر لە نێو خۆی ناکۆکە و نێو ماڵی پەرش و بڵاوە. پەرلەمانتارێکی عێراقی شاشکرایی دەکات گەلە کۆمەیەکی مەترسیدار لەسەر کەرکووک و کورد بەڕێوەیە، هۆشداریش دەدات لە پەرتەوازەی نێو ماڵی کورد. کەرکووک ئێستا لە ژێر مەترسیدایە، ئەبینین لە 2 ساڵی ڕابردوودا پاشەکشەیەک بووە ئەوەی ئیستا ئەبینین گەلە کۆمەیەک هەیە لەسەر کەرکووک. یعنی من ئەوە ئێمە دەبێت گومانمان لەوەی هەیە و هەستی پێ ئەەکەین هەم لە ناو هۆڵی پەرلەمانەوە هەم لە دەوڵەتە ئەقلیمیەکانە، بۆیە ئێمە دەبێت زۆر بە وریایەوە تەعامل لەگەڵ ئەو مەلەفەیە بکەین و باشترین ڕێگاش بۆ ڕوبەڕووبوونەوە دیارە ملەتی کوردار ئەوەی هەیە کە خۆی یەکگرتوو بێ، وی ئەو یەکگرتوویە زۆر گرنگە لەم ڕۆژەیە و لە کەرکووکا بە تایبەتی بۆی بتوانین لە هەڵبژاردننا بە یەکلیست بەشدار بین. بەڕاستی ئەگەر یەکلیستی نەبێت کارەسات ڕۆدا. لە ساڵی 2005 حەزبە کوردستانیەکان جگە لە کۆمەڵی ئیسلامی کە ئەو کات بەهۆی خراپی بارودۆخی سیاسی لە بەشداری پێکردن لە هەڵبژاردنەکانی کەرکووک بێبەش کرا، لیستی برایەتی دروست کرا، بەڵام پارتی و یەکێتی بێگوێدانە حەزبەکانی دیکەی ناو لیستەکە سەرجەم پۆستە ئیداری و ئەمنیەکانیان لە نێوان خۆیان دابەش کرد. ئێستا حەزبە کوردستانیەکان هۆشداری دەدەن لە قۆڕەخکاری لە دوای دروستکردنی لیستی هاوبەش و دووبارەبوونەوەی ئەزمموی ڕابردوو لەلایەن هەردوو حەزبی دەسەڵاتدارەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.